بەڕێز کەریمی سڵاوت لێبێ و دووبارە سوپاس بۆ بەڕێستان. سەرەتا بەوە دەست پێ بکەم، پێتان وایە خود خوێندنەوەی بەڕێستان چییە بۆ سەردانەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی پەدەکە لە کاتێکدا کە چەند کاتژمێرێک پێش ئەوە فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا شەنگال و مەخمور و ڕۆژاوایان بۆمباران کردووە، چەندین شەهید و برینداری لێکەوتەوە. زۆر سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی بەڕێزی ئاریان تیوی. حقیقەت ئەوەیە کە ڕابیتە و ئەو راپۆرتەی جەنابتان ئێستا بڵاوتان کردەوە لەسەر کورد نا بڵام لەسەر بەشێک لە دەسەڵاتی باشووری کوردستان و حکوومەتی تورکیای شتێکی شاراوە نییە بەڕاستی. ئەمن قەت لەسەر ئەو بڕواییدا نەبووم کە تورکیا وەکو مرۆڤ وەکو ئینسان وەکو لایەنێک چاوی لە دەسەڵاتی کوردی کردبێت لە باشووری کوردستان. تورکیا هەمیشە و دایم بە درێژایی ئەو 30 ساڵی کە ئێمە لە نزیکەوە دەبینین بە تایبەت لە دوای حکوومەتەکەی ئۆردۆغان لە 2000 بەولاوە ئێمە دەبینین کە ئەوان وەکو کۆی لەو گزیری خۆیان سەیری ئێمە دەکەن و ناحەقیشیان نییە بەڕاستی کاتێک ئەبەو هەموو بێ ئیحترامەی کە سەرۆکی حکوومەتی هەرێم هەڵدەستێ ئاوە بە پەلە دوای ئەو کارەساتە و بۆمبارانی سنوورەکانەوانە هەڵدەستێ بە پەلەپەل دەگاتە ئانقارایەوە ئەو شێوە پێشوازێ دەبینێ و دەنجێ ناکات. حکوومەتی تورکیا و سەرانی حیزبە دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا ناحەقانێ ئاوە بە سووکی سەیری کورکەن، چونکە ئەوان وەکو دیپلۆماتکارێک وەکو دەوڵەتدارێک وەکو دەوڵەتمەردێک چاو لە کوڕانی بارزانی یا خودی بارزانی ناکەن. ئەوان پێیان وایە کە ئەوە حەقی خۆیانە و ئەوە یەکێک لە ڕەعیەتەکانی خۆیانە و دەبێ هەروە بکە و دەبێ دابێتەوە و بچەمێتەوە کە زووزوش مزایدەی پێوە دەکەن بە چەمینەوە کە بەڕاستی چەمینەوە ئیتر دەبێ بۆ تاک بە تاکی خەڵکی کورد معنای واقعی خۆی لەلایەن ئەو بنەماڵەوە وەرگرپێت. کەواتە پێ وایە دەوڵەتی داگیرکەری تورکیا و خودی ئەردۆغان وەکو قەیومێک یاخود وەکو والیەک لەو خلافەتە شکست خواردووە سەیری بەرپرسانی هەرێم بە تایبەتی بەرپرسانی پەدەکە دەکات؟ بە دڵنیایی وایە، چونکە دەسەڵاتی کوردی لە ماوەی ئەم 30 ساڵەدا و بە تایبەت دەسەڵاتی بنەماڵەی بارزانی لەلایەکەوە بە کەرەسە و ئامرازی مۆدێرنیتە و ئامرازی پێشکەوتویی هەر لە هۆتێلی حەوت ئەستێرە و هەر نازانم لە ئەم شتانەی کە دەیبینی بە دەیان قەناتی تەفریحی تەلەڤیزۆنی بنەماڵەی بارزانی لە هەولێرێ و نازانم فۆتۆ مۆدێل و بوتروکس و چیچێ بکە من نایانزانم ئەو شتانە. ئەوە لەلایەک و لەلایەکی دیکە بە فەرهەنگ و بە کەرەسەی بە کەرەسە نا بە فەرهەنگ و عەقڵی عەشیرەتی هەر ئەوەی لێ دروست دەبێ کە دوژمنانمان حیسابمان بۆ نەکەن. ئەمن بەڕێی من ئەگەر ئەوانە یەک زەڕە دڵسۆزیان بۆ گەلەکەیان بۆ ڕابردوویان بۆ کیمیاباران بۆ پارچەکانی تری کوردستان بۆ باکوور بۆ ڕۆژاوا بۆ ڕۆژهەڵاتان ئەبایە ئەوان ئەو ڕۆکانە دەبوو بیر لەوە بکەنەوە کە ئەولەویەتی ئەم هەموو پارە سەرفکردنا ئەم هەموو پارە پەیداکردنا ئەولەویەتەکەی دەبێت چ بێت؟ ئەوان دەبوو ئەو ڕۆکانە زۆر شۆڕژگێرانە لەگەڵ میلەتی خۆیان هەستابان دانیشمان، نەک ئەوەی کە گەندەڵی گەیشتۆتە دانە بە دانەی مولوکول و سلوولەکانی لەشیان. گەندەڵی لە کوردستان چونکە قەوارەکەمان بچووکە و شناسێکی نێونەتەوەی ئێستانێت خەڵک پێ نازانێ، خەڵک مەبەستم جیهانە ئێستا پێ نازانێت کە ئەو گەندەڵی کە ئەمڕۆ لە کوردستان هەیە زۆر زیاترە بە نیسبەت بە بەراورد لەگەڵ حەزبی کوردستان، زۆر زیاترە لە گەندەڵی لە وڵاتانی وەکو ئەفغانستان وەکو عێراق وەکو ئێران. بەڵام چونکە هەمووی بە مافیایی تێپەڕ دەبێت، هەمووی بەبێ حساب و کتاب تێپەڕ دەبێت، هەمووی تاقە مەسوولێک گومرجی گرتووە، تاقە مەسوولێک چاڵە نەوتەکانی گرتووە، بۆیە حیساب و کتاب لە دەست دەرچووە. تۆ وەرە بزانە ئەم هەموو نەوتە خۆ کاتی خۆی هاتوو هاواریان دەکرد ڕۆ نەشیان دەشاردەوە دەیانکو دەگەن نەوت بێتە $100 ئێمە هەر بێ موچەین ئێمە هەر بێەوەی. ئەمە معنای ئەوەیە کە ئێمە دزی خۆمان هەر دەکەین،
ئێمە هەرچی بێتە ئەم داخڵێ بێتە ئەو قاسەی کوردی کە پێی دەڵێن وەزارەتی دارایی کە فقط بوو کە شوشەیەکە وەزارەتی دارایی ئەوان حیسابی خۆیان کردووە هەر چەندێکی بێ هەر ئەوەندەی دەدەن بە میلەتەکە هەر ئەوەندەی دەدەن بەو میلەتە مەزلومە کە پێی بژی و پێی نەمریە هەر ئەوەندەی دەدەنێ کە سەرمانەی بە بۆیە ئەمێن پێم وابێ دەسەڵاتی کوردی بە تایبەت بنەماڵەی بارزانی ئیتر لەوە دەرچوون کە ئەمە بین فاکتیان بۆ بێنینەوە قسە بکەین هەموو شەوێ دەبێ ئەو ڕۆکانە من و تۆی ڕۆژنامەنووس خەڵک ڕۆشنبیر ئەگەر هەمان بێت دەبێ میلەت ڕاوەشێنین سنگی ڕاوەشێنین کە کاکە ڕیشی تۆ دە دەستێکی زۆر نائەمیندایە دە دەستێکدایە کە پێی عیب نییە بە ڕۆژی ڕووناک بڵێ کاکە ئەمن بەشێکم لە ڕەعیەتی ئۆردۆغان ئەم بەشێکم لە عوسمانی ئەمن بەشێکم لە ئەوە بۆ لە پێناو تەنیا ئەو سەروەت و سامانە زەبەلاحەی کە کۆیان کردوێتەوە لە ژێر چەتری ئۆردۆغاندا. زۆر باشە بەڕێز کەریمی لە ماوەی ڕابردوودا کە لەلایەن بەرپرسانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەوە چەندین جار هۆشداری درا کە دەوڵەتی داگیرکەری تورکیا و پارتی دیموکراتی کوردستان پەدەکە ڕێکەوتنی استراتیژیان هەیە و ئەوان لەسەر داگیرکردنی باشووری کوردستان و بە تاڵانبردنی ڕێکەوتون بەڵام هەمیشە پارتی دیموکراتی کوردستان ئەمەی بە تۆمەت دادنە بەڵام پێ دوایە لە دوای ئەوەی کە ئەردۆغان و سەرۆکۆماری تورکیا سوپاسی تایبەتی بنەماڵەی بارزانی و پارتی دیموکراتی کوردستان دەکات دەتوانن نکوڵی لەو بابەتە بکەن کە چیدی ئەمە لەسەر حسابی خەڵکەوە قسەکەی پارتی کرێکارانی کوردستان پاکەکە 100% ڕاستە؟ بەدڵنیایی ئەگەر هەر تاکە مرۆڤێکی کە تۆ لەسەر ئەو جادە دەیبینی وشەی مەردایەتی بەکار نایەنم بەڵام وشەی ئازایەتی بەکاردێنم ئەگەر یەک زەڕە ئازایەتی مرۆڤایەتی چوزانم ویژدان دابێت پێی عیبە بچێتە بارگای ئۆردۆغان و ئۆردۆغان تاریفی بکە هەر ئەوەی کە ئۆردۆغان لەناو ئەو نەتەوە 40 میلیۆنەی کە 20 میلیۆنی دەنێ خۆیدایە هەڵدەستێ ئاوا بە وازحی ئاوا بە کەمی ئاوا بە ئەوە وەکوەی کە ئاغایەک دەست بە سەری شوانەکەی نۆکەرەکەی دابێنێ بڵە ئافرم لێت ڕازیم ئەمە عیبەیە ئەگەر من بە بەو پسوچەی خۆمەوە دەمکوت ئاغای ئۆردۆغان تۆ تاریفم مەکە تاریفی تۆ ینی ئەوەی کە میلەتەکەم لێم هەڵگەڕێتەوە کاکە لەوە زۆر وازەحتر نییە خۆ من بیڵم وەختێک دوژمن تاریفی من دەکا ئەمە دەبێ میلەت جێگای گومانی هەبێت دەبێت گومان بخاتە سەر ئەوەی کە ئەرێ بۆچی ئەمە تەنانەت ئەو ڕاستیە لەوەدا دەبینم کاتێک خەڵکانێک لە فەیسبوکدا تاریفم بکەن دەڵێم ئەرێ کاکە تۆ تاریفم مەکە تۆ غەیبەتم بکە کاکە غەیبەتی تۆ بۆ من سەروەریە خراپەی کە تۆ بە من دەڵێ بۆ من سەروەریە نەک ئەوەی کە تاریفم دەکەی دیارە ئەوانە ئەو ڕۆکانەگە بچنە بەر ئاوێنە ڕۆشەبیری کورد ئەگەر ڕۆشەبیر بێت دەبێ ئەو ڕەپرسیارێ بکە ئەرێ کاکە خێرە دوژمنی داگیر کرد تاریفی تۆ دەکا ئەرێ خێرە ئاوا بە بەشن و باڵاتدا هەڵدەڵێ ئەویش بەچی ئەتۆ داوایەکی لێ دەکەی هەفتەیەک پێشتر ئەنواعی دیپلۆمات و نازانم لۆبی دەنێری کاکە بە خاتری خوای هەلەمەکە ڕاکە ئەلەمەکەی کوردی لە پێش سەربا بێ کوڕە بخوان میلەت و لەعنەتمان دەکا دیسان بە قسەت ناکە لە 10 جاران ئەگە جارێکی بە قسە کردی جارەکانی دیکە لەبەر شوێنی ئۆپۆزیسیۆنی مەهەپە و جەهەپە و ئەوانە دووبارە لای دەباتەوە بۆ چونکە ئەویش دەفکری ناوخۆی وڵاتدایە دەفکری ئەفکار و ئەوەیدایە کە سپەودوی ئینتخاباتە ئایا میلەت پێی نەڵێ کە ئەوە عەتفی بۆ کورتەیە بۆیە ئەویش ئاوە بەو حەدەی چرکە دەداتێ بەڵام حەقیقەت ئەوەیە کە ئەو بنەماڵەیە لە دەست دەرچوون ئەو ڕۆ میلەتی کورد دەبێ وریا بێت ئەمە دەمانکوت ئەگەر پارچەیەک لە کوردستان تۆزێک ڕووناکی تێدا بێت پارچەکانی دیکە لە بەری دەحەسێنەوە کاکە ئەمڕۆ خواخوامانە ئەو پارچەیە ئەو دەسەڵاتە هەر نەمێنێ چونکە پارچەکانی دیکەی پشتۆ پارچەکانی دیکە نەماون ئەوە تا دوینێ پێرێ کتێبێک بڵاو بۆتەوە گوایە کتێبی مەسعود بارزانیە هەموو خۆ نازان مەسعود بارزانی خۆستەوادی نییە کە کتێب نووسێ چێ بۆی نووسیوە نازانم بەڕاستی یا حەکایەتی جەڕاوەتەوە لەبەر کوورەی دیوەخانەکەی و 4-5 دانە مەداح
کە بەخۆیان دەڵێن ڕۆژشەمبی ئەو مەداحانە هەستاون ئەو کەتنایان پێ کردووە کە ئەوە 4 ڕۆژە هەرچی ڕۆژهەڵاتی کوردستانە و جەماعەتی مریدان و لایەنگرانی ئەحزابی کوردن لە ڕۆژهەڵاتی کوردستان و جەنابی دکتۆر قاسملووی ئەوە هاتوونە سەر خەت ئەو جارەکانە لێیان حاڵی بووە ئەو جاریان حاڵی بۆ کە کاکەوە دۆز نییە ئێوە 20 ساڵە بە بەژن و باڵای هەڵدەڕێ بە نێوی ئەوەی کە دەوڵەتی کوردی دەشیرفانی مەسعود بارزانیدایە و یا ڕێفراندۆمتان بۆ دەکا هەرچی خراپە دەیکەن و هەرچی خراپە سەرتان بەرداوەتەوە بیلەتەکەی خۆتان نەبیچۆتەوە لە ڕۆژهەڵات ئەخر ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 12 میلیۆنە لەژێر عەبا و عەمامەی مەلایان دەتلێتەوە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان شەو و ڕۆژ خەریکن مەداحی دەکەن بۆ ماڵی بارزانی بۆەوەی کە ئاورەچان وێداتەوە بۆیە ئەمن دەڵێم ئەو ڕۆکانە حقیقت ئەوەیە کە دەبێت بە ئاشکرا بە میلەت بڵین بە ڕۆژهەڵاتی کوردستان بە باکوور بووە ئەتۆ ئاگا لێیە 1 مانگ زیاتر بوو ڕۆژاوای کوردستانی داخست بوو بەو زستانەی لە هەمووەی کە تاقە شاڕێی گەیاندنی هەموو پێداویستیەکانی ژیان ئەو فیشخاپورە بوو دایخست بوو بڵە بۆ دادخست بوو وەڵا کاکە ئەوان نایڵن دەستگای جاسووسی دەستگای سیخوڕی خێرخوازی نا شەرخوازی ماڵی بارزانی بچێتە ڕۆژاوە ئەخ کاکەەوە بیانوویە تۆ دەیگری دەرگال لەسەر میلەتێکی فەقیر و مەزلوم و شۆڕژگێر و خەباجێر و داعش بەزێن داخستۆ ئەتۆ کوردایەتەکە لە چۆدایە ئەم منی ڕۆژشەمبیر ئەم منی نازانم خەباجێری ڕۆژهەڵات بۆ دەبێت لە پشت من بدەم بۆ ئەو دەسەڵاتەی زۆر باش ئەوە تا دەبینی چی لە باکوور دەکەن ئەوە تا دەبینی لەگەڵ هاودەست لەگەڵ دوژمنی سەرسەختی باکوور ئاغای حکوومەتی ئۆردوغان هەڵدەستن شان بەشار کوڕە عەیبە زۆر عەیبە ئۆردوغان دەڵێت تاریفت دەکات دەڵێت سوپاس بۆ یارمەتیەکانت کە لە باکووری کوردستان پێدوانیە ئەم سوپاسەی ئەردۆغان بۆ نێچیرەڤان بارزانی و بۆ پەدەکە بەهۆی ئەوەیە کە پارتی کرێکارانی کوردستان پاکەکە لە ماوەی ڕابردە و لە ئێستاشدا تەواوی ئەو پیلانەی کە لەلایەن دەوڵەتی تورکیا بۆ ئەو هێرش و داگیرکاریانەی کە لەسەر ڕۆژاوا لەسەر باشووری کوردستان شکستی هێناوە بۆیە لە ئێستادا بەناچاری سوپاس گوزارە بۆی کە نێچیرەڤان بارزانی و خودی پەدەکە و بنەماڵی بارزانی بەو شێوازەکاری بۆ دەکەن وڵا ئەوان ئەگەر لەگەڵ ئەوەی کە بە زاهیر بە نۆکەرێکی وەفاداری خۆیان دەزانێت بەڵام چونکە ئەو نۆکەرە خۆی بە کورد و عەلەمداری ناسیۆنالیزمی کورددادنی هەڕقیان لێتی دڵنیا بە ڕقیان لێتی ئەوە بەشێکە لە پەنای ئەو سیاسەتی دووفاقی ئەو سیاسەتی موازنەی کە دەڕاتە پێشێ لەلایەک لێت دەدەم لەلایەک دەتکوتم لەلایەک بێ ئابروت دەکەم حقیقت ئەوەیە ئەوەی کە ئەو ڕۆکانە حکوومەتی تورکیا بەرامبەر بە بنەماڵی بارزانی دیکا دەبێ بڵێن کاکە وریابن ئەمە بێ ئابرووی کردن لە ناو باکووری کوردستان لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان خەریکە بێ ئابرووتان دەکات هەر ئەو تعریف و تەمجیدەی کە ئەوە دەیکا 20 میلیۆن کوردی باکوور کە تاقەیەک دانە مافی سەرەتایەتی ژیانیان نییە تاقەیەک دانە مافی فەرهەنگیان نییە و خەباتێکی بەربڵاو بە درێژایی ئەوە 40 ساڵە هەیە بە ناوی پەکەکەی ئەتۆ هاتووی لە داخی خۆت دوژمنایەتی 20 میلیۆن کورد دەکەی کاکە خۆش بێت ترش بێت شیرن بێت ئەتۆ دەبێت تێبگەی ئاغای بارزانی ئاغای بنەماڵی بارزانی میلەتێک هەیە لە باکووری تۆ میلەتێک هەیە لە ڕۆژهەڵاتی تورکیا کە پێی دەڵێن کوردستانی تورکیا ئەو کوردستانی تورکیا لە کوردی ئێران لە کوردی عێراق لە کوردی سووریا بە هەمویانجا ئەوجا دەبن بە باکووری کوردستان و لەو کورد باکووریدا حیزبێک هەیە خەباتێک هەیەکە بە سەدان و بە هەزاران ڕۆڵەی جوانی کچوو کوڕی بە شەهیدکردن بۆ شەهید داوە و بە پێناو ئازادی ئەو میلەتەیدا تۆ ڕقم لە ئۆردوغانە ڕقم لە ئۆجەلانە ئەمە ئەوە جێبەجێ ناکا کە ئەتۆ 20 میلیۆن کورد چی دەوێت تۆ دەبێ ویست و داخوازی ئەو 20 میلیۆن کووردا ڕعایەت بکەی ڕعایەت هیچ نەبێت لەبەر خاتری خۆت لەبەر خاتری خۆت دەگرات ئێمە هیچ گومانێکمان لەوەی دانیە کە ئەو میلەتە ئەم ڕۆکانە و حیزبە هێژمۆنی هەیە بەسەر و میلەتەیدا قسەی دەڕوا لە نێوە دەدا لە یەک دانە
مزاهرەیەکی بچووکدا بەولایدا 100,000 کەس لە نەورۆز کۆ دەکاتەوە، میلیۆنێک لە نەورۆز کۆ دەکاتەوە، لە ئوروپایە بە 100,000 و 70,000 و 80,000 کۆ دەکاتەوە. ئەتۆ دەبێ حرمەتیان بگری، تۆ دەبێ حرمەتی بگری، ئەتۆ هەڵدەستی لە لایەکیەوە حرمەتی حیزبی بچووک کە بۆ خۆت دروستت کردوون بە زاهیب دەگری، بەڵام حیزبێکی بەو زڕ و زەوەندەیدا ئەتۆ فرامۆشی دەکەی. بۆیە ئەمن دەڵێم ئەم بنەماڵەیە بە قەولی کوردی دەڵە پەتەکەیان کەوتۆتە سەر ئاوێ. ئەگەر کەسێک ڕۆشنبیرێک ئەمڕۆ لەوە حاڵی نەبێت کە ئەوانە سیاسەتیان نیازیان چییە و چەند گڵاوە نیازیان، ئەیتر ئەمن هیچ قسەیەکم لەگەڵ ئەو مەداحە نیە، هیچ قسەیەکم لەگەڵ ئەو ڕۆشنبیرە نیێت. ئەتۆ ئەو ڕۆکانە بە زمانی بێزمانی لەولا و لەولا بە دەیان نیشانە ڕۆژانە دەبینی هەر لە باشووری کوردستان کە ئەو بنەماڵەیە ئەو دەسەڵاتە نەدۆستی کوردن، ئەوانە دوژمنی میلەتی کوردن. یعنی ئەوەی کە ئەو ڕۆکانە میلەت لەسەر زادە دەیڵێ لە تەلەڤیزۆنەکان ئەمە متابعی دەکەم، کابرا هاتۆ دەڵێ سەددام باشتر بوو لە تۆ، بەدەیان کرێکار و ئارەمانەچی مامۆستا دێنە سەر جادە دەڵێ کاکە سەددام باشتر بووە. کوڕمە ئەمە داوەشینە، داوەژین تۆ چۆن لە کۆشکی خۆت خەوت لێ دەکەوێت کاتێک ئارەبانەچێک سایق تاکسێک دەڵێ وەڵڵاه سەددام لە تۆ باشتر. لە ماوەی ڕابردوودا دەوڵەتی داگیرکەری تورکیا نەیشاردۆتەوە کە ئەوان کوردێکی مردویان دەوێت و خودی ئەردۆغان چەندین جار ئەم بابەتەی باس کردەوە و تاکیدی لەوە کردەوە کە ئەوان کوردێکی مردویان قبوڵە. لە ئێستادا دەتوانین پێناسەی کوردی مردوو بۆ نێچیرەوان بارزانی و بنەماڵەی بارزانی بە تایبەتیوانەی کە پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورکیا و ئەردۆغاندا هەیە بکەین؟ من ئەحمد ئارەزوومە بوو بە کوردی مردوو بان، کورەکە کە کوردێکی لەعنەت کراون، کوردێکی نەفرین کراون، بریا بە شانازی مربان وەکو هەزاران شەهیدی ڕابردووی میلەتەکەمان. بریا هەر لە بیدایەتەوە دەسەڵاتێکی ئاوا گەندەڵیان ئیمتحان نەکردبایە. دیسان تۆزێک مسقاڵێک شەرەف و ناموسیان بۆ خۆیان و بنەماڵەکەیان دەهێشتەوە. نەخێن لە مردن دەرچوونەوانە، ئەوانە لە مردن دەرچوون لەعنەت کراون نەفرین کراوی زیاتر لە 35 میلیۆن کوردن. بۆیە ئەمن دەڵێم ئەوانە نازانم ئەنی میدیایە ئەوە ئێوە بزانە ئەو هەر ئەو راپۆرتەی پێشتر هیچ هەموو شتێکتان باس کرد. ئەمن هەموو ڕۆژە هەر پێرەشەوێ لە تەلەڤیزۆنێکی دیکە دیسانەکانە دەڵم کاکە میلەت وەرنە سەر جادەی ئەوزا وەڵڵا میلەت هاتوون نابێ گرێی لە میلەتێ بکەین. ئەوان بێعارن، ئەوان دەسەڵاتن، دەنا ئەتۆ دەبوو سەری لوتی خۆت ڕەش کرد بە ڕۆیشتبای لە ئاخر هەڵبژاردننی باشووری کوردستان هەرێمی کوردستان کاکە تۆ 170 ئەو میلەتە دەنجی بە هەموو حیزبەکان نەداوە. ئەمە لە چیەوە دێ؟ ئەمە لەوەیەوە دێ کە میلەت بەڕاستی لەتان بێزارە. ئەو ڕۆژە دێ کە ئێوە کونەمشکتان پێ دەبێتە قەیسەری، ئەو ڕۆژە دێ کە ئێوە نازانن بەرەو چۆ هەڵێن، ئەو ڕۆژە دەتانبینمەوە کە ئەو ئوردوغانە دەرگای پاشخانەشتان لێ ناکاتەوە. هەر ئەو ئوردوغانە پێتان شاد دەبێ و چقەنەی لێ دەدا و هەڵدەپەڕێ پێتان دەڵا دەمزانی ئەوەتان بەسەر دێ. ئەخر نیهایەتی کۆیلایەتی هەر ئەوە دەبێت کە نە لە میلەتەوە پەناتەیە نە لە دوژمنەوە، چونکە دوژمن باشت دەناسێ کە تۆ وەفات بۆ میلەتی خۆت نەبێ، کە ئەتۆ وەفات بۆ خێن و گۆشت و ئێسقان و ئەم کاروانە گەورە شەهیدان و ئەنفال کرا و میلەتە مەزلومەی نەبێت. ئەدی چۆن وەفات بۆ دوژمن دەبێ، ئەی چۆن وەفات بۆ بێگانە دەبێ، ئەی چۆن وەفات بۆ عەجەم دەبێت، چۆن وەفات بۆ تورک دەبێت. ئێستا ئەوانە پیان عەیب نییە، ئەوە ماوەیە کە ئەم هەموو هەڵاو گرمەیان کرد لەسەر مەسەلەی ڕێفراندوم. عێراقمان تەلاق داوە، یەکەم وڵات بە پاسپۆرتی کوردی بۆ شۆ دەچین چی بەغدا با بۆ خۆی بێت. کوڕە کاکە ئەو تۆ هیوادارم کەسێک ڕۆژنامە نووسێک بچێت تەواوی ئەو گرتە ڤیدیۆیانەی کە لە 2017دا مەداحەکانی بە ناوی ڕۆشنبیر خودی مەسعود بارزانی دەیکتەوە و ئاوە هەڕەشەی دەکردی و پەنجە تووتەکەی ڕادەوەشان. ئەوانەمان بۆ کۆکاتەوە بیبادە ناو مدبەق و تەندور و نازانم کوێی هەموو کۆمەڵانی خەڵکی گەرمیان و شارە زور و بادینان و هەموو وڵات بڵێ بابە ئەتۆ ڕیشی خۆت داوەتە دەستی ئەوانە. ئێستا نە عەیب نە شوورەیی کاکە دەچێت تەحالوف تەوافق لەگەڵ شیعە دەکا، هیچ لەگەڵ سوننە دەکا، بەولایدا هەمووی لە پێناوی ئەوەیدایە کە
ڕقیبی خۆی لە کوردستان کە کووردە برای خۆی بۆ بە قەولی خۆی چی هاو خەباتی بووە ئەوی لە عەرزێبدا پشتیوی لە عەرزێبدا ئەخر کاکە ئەتۆ ئەگەر عێراقت پێهیز نییە کە تۆ عێراقت تەلاق داوە ئەدی خێرە لەسەر حکمێکی ڕیاسەتی جمهوری کە هەمومان دەزانین خۆشت دەزانی پۆستێکی تەشریفاتێ ئەوە دوو دانەمانگە ئەو میلەتە تێناوەتە سەر ئەوەی کە ئەرێ بوو ئەرێ نەبوو ئەرێ بوو ئەرێ نەبوو کاکە ئەتۆ نەردەکوت عێراق دەبێ پارچە پارچە بێت ئەدی حەولە ئەو ڕۆکانە دەڵێ لە هەموو عێراقێک عێراقی ترم ئەدی خێرە ئەتۆ ڕۆکانە عێراق دروست دەکەیەوە ئەرێ کاکە بەچیت باوەڕ بکەم ئەرێ بەولاد یا بەولاد کاکە ئەتۆ درۆت کرد لەگەڵ ئەو میلەتە لە ڕێفراندۆم درۆی شاخدارت کرد کاکە وەڵڵا بیللا تۆ درۆت کرد ئەتۆ ئەو ڕۆکانە لە هەموو میدیاکانت خۆت بە عێراقی دەناسێنی دەڵێ من عێراقیم چووی لەگەڵ موقتەدا سەدر دەپارێەوە لە پاشخانەی مزگەوتەکەی ڕادگرێت لێرە برازاکە و زاواکەت دەنێری دەڵێ بچۆ بۆ خزمەتی ئێران نردوێتی لەلایەکی دیکەوە هەرچی مەرایە بۆ شیعەی ئێرانی دەکەی هەرچی مەرایە بووە ئاخوندەکانی ئێرانی دەکەی زۆر باشە کەواتە شیعەی سوننەی چی ئەتۆ کەواتە ئەگەر دوایین بابەتی تەوەرەکەمان تایبەتکەین بە مەترسیەکان یاخۆت یاریکردن بەو دوو فاقیە و بەو شێوازە یاریکردنی کە پارتی دیموکراتی کوردستان لە سیاسەتی خۆیدا لەگەڵ لایەنەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و لەگەڵ لایەنە عێراقەکان ئەنجامی دەدات و هاوکات دەچێتە خزمەتی دەوڵەتانی داگیرکەر ئەمە چ زیانێک لە دۆزی کورد و لە یەکێتی نەتەوەیی دەدات کاکە لە زیان دەرچۆ هەوڵی تەکاندوین کێشەی کورد ئەمڕۆ لە عالەمدا بەهۆی ئەو دەسەڵاتەوە کە دەبوو ببێتە قەزیەیەکی گەورە کە دەبوو بێتە کێشەیەکی گەورە بووە هەموو جیهان کاکە ڕۆژاوان نەبایە لەو چەند ساڵێدا هەر بێ ئابڕوو ببووین بێ ئابڕوو تەواوی مەهم و ئەهم و هەموو شتێکی ئێمە ئەو ڕۆکانە بۆتە ئەوەی کە نەوتمان چەند فرۆشت چەندمان گومرگ تاڵان کرد کاکە ئەمن بۆوە خەباتم نەکرد ئەمن بۆوە تۆم بەسەرکردەی خۆم دانەنا کە من بۆم دۆم دانا کە تۆ شناسی میلەتێکی مەزلوم لە دنیای نۆنەرایەتی بکەیت ئەتۆ نەتەنیا ئەوەت نەکردووە بەڵکو حیات بردوین لە جەریدە علمیەکان و ئاکادمیەکانی ئەمریکا و ئوروپا و بریتانیا و ئاڵمانیا دەبڕۆن سەیرێ بکەن کاکە ئێوە بە گەندەڵ ناو دەبن ئێوە بە ژنکوژ ناو دەبن ئێوە بەوەی کرد لادەبن کە مافی مناڵ لە ژێر پێدەنێن مافی ڕۆژنامەنووس لە ژێر پێدەنێن زمانی ڕۆژنامەنووس دەبرن ئەخت خوا عیب نێتەوە بادینا بەی خۆتی دەزانی ئەوە چەند مانگە ئەوە ساڵێک زیاترە ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسی بادینان لەسەر هیچ چوو خۆڕایی دەگری هەر ئەوە دەی کە مەسەلەن کوڕەکەت تەبعی بەوان ناسازێت هەر ئەوەندەی کە ئەو لە غیرەتی کەوتووە شتێکیان بەوی کتووە کوڕکاکە فەرمانڕەوایی وان ناکرێت دەوڵەتداری وان ناکرێت بیدلاوە تەڵایی هەچیتان باوەڕە ئەی میلەت ئەگە جۆتان لە منە حتا ئەو سەرەتانە لەسەر ناسۆری دڵی میلەتی کورد و دایکی نیشتیمانی کورد بێت کاکە ئێوە ئاسوودە دانانیشن باشترین شت ئەوەیە کە هەرچی زووتر ئەم دەسەڵات بۆ گەنەی کوردی لە باشووری کوردستان وەلا بنێن و ڕوو بکەنە دەسەڵاتێکە شناس بداتە ئێوە دووبارە حرمەت و ڕابردوو شەهیدەکان و بۆ بجێڕێتەوە ئەوانە ئابڕویان بردوین ئەخ ئەرێ کاکە ئەوڕۆ ئەولێتی میلەتی کورد کە نەودنێ بدەی بە ناوچە شاخاوەکان کە کارەبا نیە 12 سەعات زیاتر نیە 10 سەعات زیاتر نیە ئەرێ توخوا ئەم ڕۆکانە ئەولەویەتی میلەتی کورد ئەوەیە کە بە 15-20 دانە تەلەڤیزۆری فۆتۆمۆدێلمان نەبێت ئەرێ کاکە توخوا ورن کاکە ورنە پای شەک و ورنە پای حەق و حیسێ و ئەرێ کاکە ئەم هەمووە کوڕکاکە لاوی کوردیتان فاسید کرد کچی کوردتان فاسید کرد ئەتۆ لەلایەک ئەوە ڕۆژاوە ژنی کورد سەری کوردی بەرز کردەوە لە خەبار بە دژی داعش ئەتۆ لە تەلەڤیزۆنەکانی هەولێرە ئەتۆ لەو تەلەڤیزۆنە فۆتۆمۆدێلانە ئەرێ کاکە عیب ناکەن ئەرێ کاکە دانارزێن کوا ئەولۆڤیەتی ئەو ڕۆی میلەتی کورد ئەم تەلەڤیزۆنانن ئەو پارێزە بەلاحانەیە کە ئەتۆ دەیدەی بەولای ئەرێ لە کیسەی غەڵیفەی دەبەخشی نەچیر بارزانی ئەرێ ئەو هەموو فۆندە چیە دادناوە بەوی کە فەقەت و فەقەت وەکو مەکشینەیەکی زەبەلاحی فابریکێکی زەبەلاحی فاحیشە دروستکردنت داناوە کوڕکاکە بەستە
کوڕە کاکە بەستە ئەتۆ ئەمە ڕۆ ئەولەویەتی من ئەم مچینە گەورە زەبەلاحەی فابریکی فاحیشە دروستکردن نییە ئەمن ئەو ڕۆکانە ئەو ڕشتی پێویستترم هەیە ئەم هەموو سەیارە ئەم هەموو خانۆ ئەم هەموو وێلایە ئەم هەموو هۆتێلە ئەم هەموو دانسە ئەو هەموو سەمایە ئەرێ کاکە بەڕاستی ئێمە لە چۆین ئێمە ئەو ڕۆکانە ئیشی گەورەمان هەبوو ئێمە ئەو ڕۆکانە پێداویستی گەورەمان هەیە بۆ منداڵی شەهید بۆ منداڵی گەرمیان بۆ مناڵی بادینان بۆ مناڵی قەڵاتزێ دەبێت بخوێنن دەبێت حسابی ئێجوکیتی گەورە بکرێن دەبێت علمی بخێنن نابێ عەشوایی بخێنن کوا ئەتۆ لە کوێی کاکە نە مەدرسەت مەدرسەیە نە جامعەت داناوە کوڕە کاکە ئەتۆ مناڵێکی 22 ساڵت کردوتە سەرۆکی جامعەیەکی وەکو جامعەی ئەمریکایی یا جامعەی دهۆکێ لەبەر چی لەبەرەوەی کە کوڕی خۆتە کاکەمە پادشامان ناوێ 100 جارمان پێکوتی پادشامان ناوێ سوڵتانمان ناوێ ئەتۆ سوڵتانی ئەتۆ گزیری سوڵتانی ئەتۆ عەبدی سوڵتانی ئەتۆ جۆ لە مەستی سوڵتانی کاکە ئەمن کەسێکم دەوێت کە تەکنۆقرات بێ ئاکادمی بێت بەڕاستی هیچ نەبێ هیچ دەبێ منسیب لەگەڵ میلەتەکەی خۆی مافی میلەتەکەی خۆی فەرامۆژ نەکرد بێت ئەمن ئەوڕۆ پێویستیم بە شناسە پێویستیم بەوەیە کە لە شکرێکی زەبەلاحی دیپلۆماتکار و لۆبی بنێری بۆ هەمووی جیهان لە سینەوە لە ئوسترالیا و بگرە تا کانەدا و ئەمریکایە پێمان بڵێ معرفیمان بکەوێت بمان ناسێنی کە میلەتێکی مەزلومین مافی ئەوەمان هەیە حەقی خۆمانە شناسی خۆمانمان هەبێ حەقی خۆمانە کە پاسپۆرتی خۆمانمان هەبێ حەقی خۆمانە کە بژین بە زمانی خۆمان بژین فەرهەنگی خۆمان بژین فەرهەنگێکی دەوڵەمەندمان هەیە زمانێکی دەوڵەمەندمان هەیە ئەوە تا 100 ساڵ 500 ساڵیش زیاتریشە ئێمە زمانمان دەبرن بەڵام زمانمان هەڕاگرتەوە کوردیمان هەڕاگرتەوە کوردێکی پوخت و پارا و قسە دەکەین لە هەموو ناوچەکانی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان ئەمن پێویستیم بە ڕاگرتنی ئەوەیە ئەمن تەمەویست ئەتۆ لە هەولێرێک کە دەسەڵاتت هەیە و پارەتەیە لە جیاتەوەی کە بیدەی بە فۆتۆ مۆدێل و نازانم بەوەی کە سمتیان گەورەکەنەوە چی ئەتۆ بیدەی بەوەی کە ئاکادمیایەکی ڕێک و پێکی علمی کوردین بۆ دروستکەی زمانی کوردی پەروەردە بکەی فەرهەنگی کوردی تەوەردەکەی ئەتۆ هاتووی ئەوە دەکەی فقط و فقط کە بۆ خۆت شخصیەتت دەوێت بەڕێز عەلی کەریمی نووسەر دووبارە سوپاس بۆ بەڕێستان مەمنونم کاکەجان سوپاس بۆ تۆ بینەران